سڵاوتان لەبێ خۆشەویستان و ئازیزان، مامۆستا ڕێبازم لە تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر لە بەرنامەی پۆڵەکەم بۆ قسەکردن لەسەر بابەتێکی گرنگ کە ئەمڕۆ لە چەند ڕۆژی داهاتوودا تاقیکردنەوەی پۆلی 12 لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەست پێ دەکات. دەمانەوێت بزانین ئەم ساڵ چ گۆڕانکاریەک لە لاپەڕەی سۆمادا کراوە و هەروەها چۆن ڕێنمایی قوتابی و خوێندکاران دەکرێت بۆ پڕکردنەوەی فۆرمەکان یاخود ئەو هەڵە باوانە چین کە قوتابیان لە کاتی تاقیکردنەوەکاندا ئەنجامی دەدەن لەگەڵ کۆمەڵێک پرسیاری دیکەی گرنگ بە میوانداری مامۆستا هەردی مەعروف سەعید بەڕێوەبەری تاقیکردنەوەکان لە بەڕێوەبەرایەتی گشتی ئەزموونەکان لە ستۆدیۆی تەلەڤیزیۆنی پەروەردە لەگەڵماندایە. بەخێربێی مامۆستا. بەخێربێی سەرچاوان. چۆن ئامادەسازی کراوە بۆ دەستپێکی تاقیکردنەوەکان؟ زۆر سوپاس کاکڕێباز، هیوام کاتەی هەموو لایەک باش، هیوام باشیتانە. ئێمە هەروەکو ڕامانگەیان دیار 115,787 تەڵەبە بۆ ساڵی خوێندنی 2024-25 لە لقەکانی زانستی و وێژەیی و پیشەیی بەشداری لە تاقیکردنەوەکانی وەزاری و بەکەلۆری دەکەن کە دابش کراونەوە بەسەر 2017 هۆڵی ئەزمموی لە سەرتاسەری هەرێمی کوردستان بەپێی پەروەردە گشتەکان و پەروەردە قەزاکان. سەبارەت بە ئامادەسازیەکان بەڕاستی ئێمە هەماهەنگین لەگەر وەزارەتەکانی تر وەکو وەزارەتی ناوەخۆ، وەزارەتی کارەبا، وەزارەتی گواستنەوە و گەیاندن. ئێمە هەموو ئامادەسازیەکان کرایشکور بۆخوا لەلایەن بەڕێگای پەروەردەتی گشتی پەروەردەی پارێزگاکان و لەگەر بەڕێگای وەزارەت. ئەمە بەنسبەت ئامادەسازیەکان لە وەزارەتی کارەبا ڕێو شوێن گیرایە کە کارەبای بەردەوام بدرێتە هۆڵەکانی ئەزمموی لە کاتی امتحانەکان و هەروەها وەزارەتی ناوەخۆش سکوریتی و پۆلیسی تایبەتمەی ئامادە کردووە لە بۆ هەموو 2017 ئەو قاعەیە کە هۆڵەکانی ئەزمموی تێدا ئەنجام دەدرێتن. هەروەها ئەمانگما هەیە لەگەر وەزارەتی گواستنەوە گەیاندنیش لە بۆ ئەوەی. زۆر باشە. کەی دەست پێ دەکا مامۆستاردی؟ سەبارەت بە دەستپێکی هەروەکو ڕامانگەیاندوە پێی خشتەی تایبەت کە لەلایەن بەڕێوەبەراتی گشتی تاقیکردنەوەکان و لەلایەن لێژنەی باڵای ئەزمموونەکان گشتاندنی بۆ کرایە خشتەکان لە یەکی شەش ئێمە یەکەم کە دەکا یەکشەممەی داهاتوو یەکی شەش یەکەم بابەت تاقیکردنەوەکان دەست پێ دەکا و لە 29 کۆتایی دێ دوامین ناکەوتە ناو جەژن ناکەوتە ناو تاقیکردنەوەکان. ئاماژەمان بۆش کردووە هەر لە خشتەکەی لەبەرەوەی یەکشەمان تەنها یەکشەمان و چارشەمان تاقیکردنەوەکانە قوتابیانی عزیز ئاگادارن یەکشەمان و چارشەمانە، بەڵام دوو تاقیکردنەوەی یەکەم ئەنجام دەدرێت کە برین دوو تاقیکردنەوە یەکەم ئەنجام دەدرێت دوای یەکشەمەک ڕادەوەستین بەهۆی جەژنی قوربانی پیرۆز، دواتر لە پاش جەژنەوە شەش تاقیکردنەوەکەی تر بەردەوام دەبێت. زۆر باش. باسی عەدەد و ژمارەی قوتابی خوێندکاران کرد لە سەرتاسەری کوردستان. ئەی چاپکردنی لاپەڕەی سۆما بە پێی ژمارەیە یاخود زیادە؟ ئێمە سەراحەت یعنی سەبارەت بە ئامادەسازی لە بۆ تاقیکردنەوەکان لە ناحیەی لۆجستی برین کە هەر قوتابیەک پێویستی بە لاپەڕەی وەڵامە کە سۆمایە و لە پەراوی پرسیارەکانە ئێمە بە ژمارە وەکو ساڵانی پێشووتر نییە. بەڕاستی یعنی پار و پێرار بە هەماشی ئەو ئیشەمان کردیە، بەڵام ئەو لاپەڕانە بە پێی ناوی قوتابی ئامادە دەکرێت. واتە ئەو 115,787 قوتابی کە بەشدار دەبن 115,787 لاپەڕی سۆما لە بۆ هەر بابەتێکی بۆیان دروست دەکرێت و ئەوەندە لاپەڕی پرسیاریش کە ناو و کۆدی خۆیان لەسرە مطابقن لەگەر یەکتر ئەوە لە بۆیان ئامادە دەکرێت. ئەمە یعنی باشتریش نییە بۆ خوانەخواسە ڕێگری گرتن لە گزی و ئەو پرۆسێسە تەبیعی دقەتی گەلک زۆری دەوێت بەڕاستی بە هاوکاری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی پارێزگاکان و پەروەردە قەزاکان و دەستخۆشی قوتابخانەکان کە ئەو داتایە بەڕێگای سیستەمی ئیپەروەردە ئیدخال دەکرێت وردبینی دەکرێت لەلایەن ئێمە بڕۆوەرداتی تاقیکردنەوەکان چێک دەکرێتەوە، حتا هەموو وێنەی قوتابی ئیدخال دەکرێت و وێنەی قوتابی لەسەر لاپەڕی سۆماکان دەکرێت، هەویەکانیان لە بۆ هەر بەڕێگای سیستەم داونلۆد دەکرێت. ئاسانکاریی زۆرمان کرێت لۆ بەڕێوەبەری هۆڵەکانیش لەناو
بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان لیستی ئامادەبوانی قوتابیان بۆیان ئامادە دەکرێت بە شێوەیەکی دیجیتالی و پرینتکراوی دێتە ناو هۆڵەکان کاتە هەدفمان ئەوەیە زۆرترین ئاسانکاری لەو بەڕێوەبەری هۆڵ و چاودێر و یاریدەرەکان بکەین کە ئەوان تەرکیزکەنە سەر سکان دەکرێت ئەم پڕی سۆمایانە سکان دەکرێت چۆنە؟ ئێمە سیستەمی ئێمە مالتیپل چۆیزە ئەمە سیستەمی مالتیپل چۆیزە واتە پرسیاری هەڵبژاردنە هەر پرسیارێک 50 پرسیارە و دوو نمرەی لەسەرە و بەرگایکی دیجیتالی سکان دەکرێت بەڕاستی ینی من دەمێت دڵنیان بکەینەوەەوە زیاتر لە 5-6 ساڵە ئەو سیستەمە پەیڕەو دەکرێت وەکو کە ئێمە کە کرایتە سیستەمەکی دیجیتال وەکو سکانکردن و ئەوانە لە 2014 بوویتە هەڵبژاردن بەڵام دڵنیان دەکەینەوە ئەو بە سیستەمێکی ئەلکترۆنیە دەچتە ناو بە چەند پرۆگرامەک و بەچەند ئامێرێکی ئەلکترۆنیدا تێدەپەڕی تا ئەو وەرەقانەوە ئەو داتایسە ئەو وەرەقانە دەبێتە ئەرقام و دەکەوێتە ناو سێرڤەری خۆمان و دوای وەڵامی نمونەیان دەدرێتە سێرڤەر هەر بە ڕێگایکی تەکنیکی وەڵامەکە ئەنجامی ئەنجامی قوتابیان ئەو ئامێرانی هەتانە مامۆستا بە بەرنامەی تازە ینی بە بەرنامەی نوێ تازە دەکرێنەوە یاخود با بڵێن ئەپدێت دەکرێنەوە ساڵانە بێگومان ئێمە شکر بۆ خوا ئێمە وەکو وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتی تاقیکردنەوەکان لەسەر ئاستی بەڕاستی سەپۆرتێکی تەواومان هەیە لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڕاستی لە بۆ دابینکردنی پێداویستیەکان ئەو پێداویستی ئامێرە ئەلکترۆنیانە یعنی ئەوەی داوامان کردیە دەتوانن برێم 100% بۆ ئێمەیان دابین کردیە لۆیە ئێمەش دڵنیای هەموو قوتابیان دەکەینەوە ئاخر ڤێرژنی بەرنامجەکان بەکاردەهێنرێت دوایین ئەپدێتی بەرنامجەکانمان هەیە هەمووی بە شێوەیەکی ئۆفلاینە 100% سکیوریتیە ئەو ناتوانم باسی زۆر وردەکاری بکەین بەشێکی تایبەتە بە تاقیکردنەوەکان و لێژنەی باڵای ئەزمونونەکان بەڵام دڵنیایان دەکەینەوە ئێمە بەوەی خۆشحاڵین دەتوانین برین بەرزترین تەکنەلۆژیای کە لە وڵاتانی دەرەوە کە لە وڵاتە لیڤڵە بەرزەکان هەیە هەمان بگرە باشتریش ئێمە پەیڕەو دەکەین لە بۆ دڵنیایی ئەو پرۆسەیە باشە مامۆستاردی ئەوە بەشێکی بەرنمەکەمان وەکو زانیارێکی گشتی لەسەر ئامادەسازی و لەسەر ڕێکەوتی تاقیکردنەوەکان ئێستا بینێ بەشێکی دیکەی بەرنمەکەمان زیاتر دەمەوێت لەسەر لاپەڕی سۆما قسە بکەین بزانین ئایا ئەم ساڵەکە لاپەڕی سۆما گۆڕانکاری تێدا کرایە یاخود تێدا نەکرێت سوالێکی زۆر لە جێ کاگرێ بازدەست خۆشببی ئێمە لاپەڕی سۆما لە 2010ەوە بەڵام تەتویراتی زۆرمان پێدا کرد تا گەیشتینە ئێستا ڕێژەمان ڕێژەی ئەغڵاتمان زۆر نزیکمان کردیتەوە لە سفر بەڕاستی یعنی بەڵام لە ئەو ساڵی بەکەمی هەڵە دەکات زۆر لەبەر ئەوەی ئەمە ساڵانی 2014 ئەگەر ئەوانەی لە پرۆسی پەروەردەی بەردەوام من لە بیریان بی یعنی قوتابی 20 دقه یعنی هەتا نیو سعاتی پێدەویست هەتا بە خۆی زانیارەکانی خۆی لەسەر لاپەڕی وەڵام سۆمای پڕ دەکردەوە ئەو دەداهاتە سەر وەڵامەکان ئێستا ئەو چل دقەیە ئێمە هەموو بخۆمان لۆیان دەکەین بە پرینتکراوی دێتە پێشی معلوماتی کامیلی تەڵەبەی لەسەر سۆماکەیە بەڕسمەوە کۆدی تەڵەبە ناوەکەی هەموو حتا گروپیشی لەسەرە تەنها قوتابی 50 وەڵامەکەمان لە بۆ بازنەکانمان لە بۆ پڕ دەکاتەوە لە بۆ ئەم ساڵ ئێمە کێشەیەکمان هەبوو بەخۆی لە پۆلی 12 مەسئلەی شەتبکردن واتە هەلوەشانەوەی تاقیکردنەوەکە لە پۆلی 12 حالەتی وامان هەیە قوتابی مافی هەیە کە تەقدیرێکی خۆی بکە ئەگەر ڕای لە دەرەجەی نەبوو ئەو شتانە بوو دەتوانی شەت بکە بەڵام ساڵانی پێشووتر ئەو دەمێ ئەوەی بڕک بە کوردی باسکەم چکە گۆڕانکاریە بەڕاستی ساڵانی پێشووتر دەبایە قوتابەکە لە پشتی لاپەڕی سۆما تەوقیع بکا و سکان کاو چاودێرەکان تەوقیع بکەن لەگەر بەڕێوەبەری هۆڵ لۆ ئەو ساڵ ئەو تەوقیعانەمان هینایتمانە پێشەوەی سۆماکان پەنجەمۆریشی لەگەڵ ئەمە لە چێن دەرێت بازنەی شەتب دەبی پڕ بکاتەوە قوتابێکە لەوێن دەرێت داوا لە دەستەی کارژێری هۆڵی تاقیکردنەوەکە دەکەن کە ئاسانکاری لۆکەن کە فنگە دیسان پەنجەمۆرەی تر بکە جگە لە پەنجەمۆری کە ئەوەی کردیتی لە بۆ دوو پەنجەمۆری ئەگەر شەت بکە ئەگەر شەت بکە پەنجەمۆرێک دەکا کە ئەوە وەڕقەی خۆیتی شەت بنەکە یەک پەنجەمۆر ئەوی شەت بنەکە پەنجەمۆری یەکەم دەکا ئەوەیان دەیسەلمێنی ئەو تەڵەبە ئەو لاپەڕەیە 100% ئی خۆیتی ناوی چواریە کۆدی خۆیتی معلومات زانیاری خۆی بەشداری کردیە کاتێک قوتابی بڕیاریدا شەت بکە
ئەو جە پەنجەمۆری دووەم هەر لە واجهەی پێشەوە دەکرێت لۆ خستیتمانە واجهەی پێشەوە کاکڕێباز لەبەر ئەوەی ئەمە بە خۆتان دەزانن یعنی جوانترین و باشترین پرۆسەی بەڕەئیمە امتحانات و لە شەفافێتی امتحانات ئەوەیە دوای تەوابوونی امتحانەکان ئەو لاپەڕی سۆمایە هەموو قوتابیەک مافی هەیە لە پۆرتالێکی تایبەت دەیبینیتەوە هەر بە بابەت دەبینیتەوە کە ئەمە لۆ ئەو شەڕ بەمان هینا پێشەوە کاتە کە دەیبینیتەوە دڵنیابی بە خۆی شەڕبی کردی و پەنجەمۆری کردی مامۆساردی لە کاتی پڕکردنەوەی لاپەڕی سۆما ئەو بازنەخرانەی کە هەیە چۆن پڕ دەکرێتەوە ئایا ئەگەر بێت و خوانەخواستە کەمە لە دەرەوە بنووسینەکە ینی ئەو هەڵانە چین با بڵێن کە کاکڕێباز طبيعي پرۆسەی زۆر باش ئەمە بڕێوە چوینە لە بۆ ئەو مەسەرە یعنی قەناعەتت هەبی ئەو سیستەم و نیزامی ئەمە بەکاری دەینین برایتنس هەیە یعنی تۆخ و ناتۆخی پڕکردنەوە بۆ نمونە بابینە سەر ئەساسێک پرسیاری یەکەم چار بازنەی هەیە ئەی و بی و سی و دی کاتێک قوتابی ئەی پڕ دەکاتەوە دەبی لە ناو بازنەکە دەرنەچی محاولەی بکە هەتا پێی بکرێ لاپەڕەی سۆماکەمان لۆ پیس نەکەن یعنی شتی بە سەردا بڕێژی دەستی تەڵەبە پیسبی لە جێەکانی تکە بکە ئێمە سیستەمی مە ئەوانە هەموو جیا دەکاتەوە بەڕاستی جیا دەکاتەوە چونکە ئەمە قوتابیانمان هەیە مەسەرەن وەڵامی ئەی تهدید دەکا دوایە زۆر بە جوانی ڕژنە کاتێکە ڕێی دەگۆڕێ زۆر بە جوانی ڕژ ناکاتەوە دەچی تۆخ و ناتۆخی کاریگەری دەبی لەسەر بێگومان کە سیشی پڕکردەوە چی هەیان تۆختربی بەرنامجیمە ئەوی وەردەگریت بەڕاستی ئەگەریش زۆر نێزیک بوو تەڵەبە ڕجا ئەندوو وەڵام پڕ نەکات و کە دەبتە ئەستێرە کاتێک بۆ ئەستێرە مافی دەفەوتە و دوو نومرەی لێ دەڕوات زۆر باشە چه هەڵەش دیکە هەیە زۆر زەغبی ئێوە ساڵانە هەستی پێ دەکەن زۆر ڕوودەدا دووبارە دەبێت بەڕاستی کە قوتابی خوێندکارن لە کاتی پڕکردنەوەی لاپەڕی سۆما ئێمە یعنی بە خبرەی ئەو پێ 6 ساڵی کە لەنا ئەو ئیشەی کارمان کردیە بەڕاستی ساڵانە ئەبدێتی ئەو مەشاکلانە دەکەین ینی نەمان هێشتەوە و پێتم گووە هەتا سفر ڕۆیشتە ئەوەندەی کە داوا لە قوتابیان خوێندکارانی بەڕێز دەکەین کە پاک و خاوێنی لاپەڕی سۆماکە بپارێزن هەروەها کاتێک ڕەشیان کردەوە بە مەساحی باش ڕەش بکەنەوە پیساتی لەسەر بەجێنی زۆر باش مامۆستای چاودێر لە هۆڵەکان هەن ڕەنگە مامۆستایەکی قۆناغی بنەڕەتی لەوێ بێت زۆر زانیاری نەبی لەسەر لاپەڕی سۆما لەبەرەوەی لە قوتابخانەی ئەوانەی کە پۆڵەکانی هەفتۆشتنو هەیە لەوێ نییە لە ئامادەی نییە ئەم مامۆستایانە بۆیان هەیە یارمەتی قوتابی بدەن یاخود ڕوونکردنەوە ئەگەر پێشتر زانیاریان هەبی و خولیان بینیبی ڕوونکردنەوە لەسەر لاپەڕی سۆما بدەن بۆ قوتابیان باز بەنسبەت بەڕێوەبەری هۆڵ یاری دەدەر چاودێرەکان بە هیچ شێوەیەک مافیان نییە پرسیار بخوێنەوە بە هیچ شێوەیەک مافیان نییە ڕوونکردنەوەش بدە بەڵام ئەمە داوا لە هەموو چاودێرەکان دەکەین کاتێک لە کۆتاییدا قوتابی خوێنکار تاقیکردنەوەی تەواو کرد کاتێک لاپەڕی سۆمان و پرسیارەکە تەسلیمی چاودێر دەکا ڕجاتان لێ دەکەین هەندێک تەڵەبە هەیە مشەوەشە لە بیری کردیە چێکەچی دەبی وردبینێکی لاپەڕی سۆما بکە بزانە وەڵامەکانی گواستیتەوە هەندێک قوتابی هەیە لەبەر مشەوەشی وەڵامی ئەسڵەن یعنی ئەوە تعلیماتە پێویستە پابند بن پێوە کاتێک قوتابی گوتی ئەمن تەواو بووم سۆما و لاپەڕی تەسلیمی چاودێر دەکات و پێش بڕوە نهێلیتن بڕوە ئەوەیە دەبی بزانی چێکەچ بکە ئەو پرسیارە وەڵامەکانی لەسەر ئەسیلەی گواستیتەوە سەر وەڵامی لاپەڕی سۆمایان ناچوو ئەگەر نەگواسترێتەوە لۆی هەژمار ناکرێت لەبەرەوەی گوتیتمان لاپەڕی سۆما بنەمایە لە بۆ تەسیحات ئەوە یەک شتی کەشمان هەیە ئەو پرۆسی بیدایەتی ئەوە هەرواجبە لەسەر هەموو مدیرەکان مەسەلەن تەفتیشکردنی تەڵەبەکان ئەو پێش ئەسیلە تەوزیعکردن و تەفتیشکردن و دەبی ئاگاداریان بکەنەوە کاتێک دانیشتن هیچ ئامێرێکی ئەلکترۆنی هەر ئامێرێکی ئەلکترۆنی مۆبایل ئەلکترۆنی دیجیتاڵبی ئەلکترۆنی بیتن لە پشتی هەویەکەی قوتابیان نووسیتمان لێ ئەمە لە ناحیەی یاساوەش پابەند نابینەوە وەزارەت لەبەرەوەی لە پشتی ناسنامەی تاقیکردنەوەی هەموو قوتابێک نووسرایە هەر ئامێرێکی ئەلکترۆنی بەکاربێیان بەکارنی لۆیە داوا لە قوتابین خوێندکاران دەکەین پێش بستنە ناو هۆڵەکان خۆیان تەفتیشکەن بەڕاستی هیچ ئامێرێکی ئەلکترۆنی لە کنیان نەبی چونکە بستە ناو قاعی بەکاریبینی بەکارینەوەی بەگزی هەژمار دەکرێت زۆر باشە ئەی ئەوانەی ئەگەر بێت و خوانەخواستە گزی بکەنەها زۆر جار ساڵانە سەماع دەگیرێ هەروەکو ئەو ساڵش ئێستاش دوو حاڵەتمان هەبوو لە پۆلینۆیەکان سەماع ئەوانە ئەمانە چ ئیزراعەتێکیان لە بەرامبەر دەکرێت یاسای نوێ هەیە یا بەڕاستی ئێمە زۆر سوپاسەوە جەنابی
وەزیری پەروەردە دەکەین دکتۆر ئالان بەڕاستی لە تاقیکردنەوەکان و لە بەڕێوەچوونی پرۆسەکە زۆر هەماهەنگە لە گەرمان پاڵپشتمانە دەتانم برم خەتووە بە خەتووە لە گەرمانە لایەنی ئەمنی شاوکار لا ئەمنیش ئەو بێگومان هەرکو باسم وەزارەتی ناوخۆ تیمی تایبەتیان لۆ ئێمە دابین کردیە دەستخۆشیەوە زۆر منەظەم بووە کاتی گزیکردن بەڕاستی دکتۆر زۆر بەدووادا چوون کرایە حتا گەیشتە ئەوەی ئەو قوتابیانەی مامەڵە بۆ ئامێرەی دەکەن بەڕاستی وەکو وەزارەت پەروەردە دراینە دادگا کەیسیان لەسەر کرایتەوە لێ سوپاس بۆ خوا زۆر کەم بووە و هەروەها گوتیتمان ڕزان ئەو پرسیارانە پێویست نابی بە هیچ شێوەیەک امتحان دەستی پێکرد کە ڕسم بگیرێ و بێتە دەرەوەی سۆشیال میدیا لەبەر ئەوەی تەکنۆلۆژیای وامان بەکار هەیە لەکنمان ئێمە هەر ئەو پرسیارێک بێتە سۆشیال میدیا ئێمە بەڕاستی دەزانین چ پێرزگاکە چ هۆڵەکە هەموو زانیارەکان لەکنمانە ئەوەی لۆ ئەمە ئەوەی داوا دەکەین من بەدەست خۆشیەوە دەتان بریم 99.5 چاودێران و بەڕێوبەرانی هۆڵ پابندی ئەو ڕێنمایانەوە ئەوانەی کە هەندێک جار هەیە لە دەستیان دەردەچی نەبوونی نەگەیاندنی ئەو تعلیمات هەیە لە بۆ کنیان و یان زیاتر زۆر باش مامۆستاهەردی دوای تەوابوونی تاقیکردنەوەکان ئەم فۆرمانە چێ وردبینی دەکا و تا چەند با بڵێن پارێزراوە لیژنەیەکی تایبەت هەیە چۆنە ئێمە بەنسبەت سەقفە عامەکەی ئەوەیە لێژنێکمان هەیە ساڵانە پێک دەگوترێ اللجنة العليا الدائمة للامتحانات العامة ئەوە لە بەغدا و لە هەموو شوێنێک ئەو لێژنەیە هەیە ئێمە لەکنەمە لێژنەی باڵای بەردەوامی تاقیکردنەوە گشتەکانە ئەو لێژنەی باڵا بە سەرۆکایەتی بریکاری وەزیری پەروەردەیە بە ئەندامێتی چەند ئەندامێکن ئەوانە ئێمە مەسئولین لەسەر ئەو هەموو دۆکومنتەکان و ئامارەکان و ئەو دۆکومنتان و ئەو پرۆسی ئەو تەسیحاتکردنە پشکنینی ئەو فۆرمانە لەبەرەوەی هەمەشتی دەستیشمان هەندێک مایە ئەقسامی پیشەییمان بە خۆشحالیەوە قسمان زۆر بووە ئەو ساڵ بەشێکمان لەوانە هەر پشکنینی دەستیشە ئەوانیش مایە زۆر چاکە لە ڕۆژانی ڕابردوو وەزارەتی پەروەردە بڕیارەکی دەرکرد کە چیتر ئەنجامی یەکەم و دووم و سێم و ئەوانە ڕناگەیەندری ئەگەر ڕوونکردنەوەکمان لەسەرەوە پێ بدەیت بەڵێ بەڕاستی ئەو بڕیارە بە ڕەزامەندی هەموو لێژنەی باڵای تاقیکردنەوەکانیش بووە بە دەستخۆشیەوە پێشنیاری جەنابی وەزیرە ئێمەش پەسەندمان کردی و بە دەستخۆشیەوە تقریبا برین فیدباکی زۆر باشمان لۆ هاتەوە کە ئیشێکی باشە بەڵام بەدیلمان هەیە ئمە تەبعی پیرۆزبایی و دەستخۆشی لە قوتابیە ئازبەرزەکان دەکەین ئێمە بەدیلمان هەیە کە ئەمە تەقیمی هەر قوتابخانەیەک دەکەین بە پێی قوتابخانە بە سێ پێوەری زانستیانەی سەردەمیانە ئەویش ڕێژەی دەرچوونی هەر قوتابخانەیەک کە نسبە نەجاحە لەگەر متوسط الحسابی ینی معدلی ئەو قوتابخانە لەگەر الدرجة المعيارية ئەویش ستاندرد دیڤیژنی پێدرێن لە ئینگلیزی و هەروەها مین و ڤاریەنس متوسط حسابی و ئەو برین گۆڕانکاریەکان ڕێژەی ناوەندەژمێری ئێمە ئەو متوسط حسابی و دەرەجە معیاریمان هەیە دەرەجە معیاری ستاندرد دیڤیژنە ئەمن یەک تەوزیحی ئەوەی دەدەم متوسطەکە دیارە کەواتە معدلی ئەو مەکتەبەیە کە ئەو تەڵەبانەی بەشداری ئیمتحاناتیان کردیە ڕێژەی معدل تێکرایان چەندە ئەوە تاکە تێکرایەکە ئێمە لەکنەمە دەرەجە معیاری مهمە دەرەجە معیاری حەزمیە تەوزیحەکی بدەم لەبەرەوەی بڕک ئەوەیە هەندێک کەس شارەزایی تەواو لەسەر ئەوە نیە دەرەجەی معیاری چییە کاگرباس ئێمە مەسەلەن بابەتێک وەردەگرین بابەتی مەسەلەن بیرکاری ئینگلیزی دین چەند قوتابی بەشداری تاقیکردنەوەکانی گشتەکانی کردیە لە هەموو هەرێم تێکران وەردەگرین یعنی هەمووی کۆ دەکەینەوە دابەش دەکرین مەسەلەن بە تێکرای هەموو تەڵەبان معدلیان هەفتا بوو ئەوە متوسطە دەرەجەی معیاری چییە گشتی وەردەگرن ئاستی هەموو هەرێم ئەوانەی بەشداری امتحانیان کردیە ئەوە دەبتە هەفتا دوایە دین معدلی مەکتەبەکی وەردەگرین لە بیرکاری نفسی مادە مەسەلەن معدلی ئەو مەکتەبەی 100 تەڵەبەی هەبووە بابەتیان هەموو بابەت بیدەیەوە معدلی ئەو 100 تەڵەبەی وەردەگرین کۆی دەکەینەوە دابەشی 100ەکەی دەکەین معدلەکی دەردەچی ئەگە معدلی ئەو مەکتەبەی 80 بوو واتە دەنمرە لە ڕێژەی عام بەرزترە ئەوە لەگەڵ ڕێژەی عام باسی بەو شێوەیە ئەگەر کەمتریش بی دەکات کەمترە ئەوە مچینە راپۆرتی لۆ دەچیت و فیدباکی خۆیان لە بۆ سنگانی قوتابخانەکانیش لە ساڵی داهاتوو گۆڕانکاری لەو سەردا دەکرێت بە پێی ڕێژەی دەرچوونە بەزەبت بە پێی ڕێژەی دەرچویان بە پێی متوسط حسابیان بە پێی ئەو دەرەجە معیاری زۆر باش سێ مؤشر لە بۆ هەموو قوتابخانەیەک دەچی بە پێی بابەتیان زۆر باشە دوای
تێنووسکردن و وردبینیکردنی پەراوەکان ئەنجامی ڕاگەاندنی ئەنجامەکان چەندە کات و ڕۆژی پێویستە؟ ئێمە بە خۆشحالیەوە سیستەمەکی ئەوەمان کردیە و بە خۆت دەزانین لە ڕۆژی یەکەمەوە پرۆسەی کارکردن لە کنەمە دەبیتن، بەڵام لە دوایین تاقیکردنەوەکە لە 29 شەشە بابەتی فیزیایە لە زانستی و جغرافیە لە وێژەیی و چەند دەرسە پیشەیەکانیشمان هەیە 29 شەش تەواو دەبی. ئێمە ئاخر بابەت بە خۆت دەزانی لە هەموو هەرێمی کوردستان دێتەوە کلمان، ممکنە ڕۆژی یەکەم هەر نەگاتەوە دەستمان دەبی بگاتەوە بەس بە تەخیری شەو مەسائلانە، چکە هیچ لاپەڕێک لە هیچ شوێنێک نامینێتەوە، یەکسەر دێتەوە کۆنتترۆلی خۆمان چەند ڕۆژێکمان پێدەچی 2 ڕۆژە 3 ڕۆژە ئەوە دەچی ڕزەڵتەکان ئەنجامەکان ئامادە دەبیتن. پاشانیش کاتی ڕاگەاندنمان کرد و ڕاگەاندنی ئەنجامەکانمان کرد بە شێوەیەکی دیجیتالی و سۆمامان ئیعلان کرد تەڵەبەک سۆمای خۆی دیتەوە وەڵامی خۆی دیتەوە. ئەوجە لە پاشەویش 3-4 ڕۆژش زۆری پێ نەخێر 3-4 ڕۆژ ناگاتە هەفتێک قۆناغی بنەڕەتی و پۆلەکانی مەسەلەن بازنەی یەکەم 1 و 2 و پۆلەکانی و باماشەوەش دایکان خێزانەکان دەتوان لە ڕێی دیجیتالەوە ئەنجامەکان خۆشبی ئەو سوالێکی باش ئەمە تاسە باسی 12مان دەکرد سەبارەت بە ناکۆتاکان. ئێمە بازنەی یەکەم کە دەکا پۆلی 1 و 2 نەتیجەکانمان بەڕێگای ئەپلیکیشنی هەڵسەنگاندن لەسەر مۆبایلەکان ڕاگەیاند و بە خۆشحالیەوە دایک و باوکان ڕێژەیەکی زۆری قوتابیان و دایکان و باوکان ئەنجامی تاقیکردنەوەی منداڵەکانیان لە بازنەی یەکەم ڕاگەیاندرا. بەڵام سەبارەت بە پۆلی 4 بنەڕەتی تا 11 جگە لە پۆلینۆ ممکنە ئەویش لە وەختە چکە بیتن ئەوانش وابڕیارە پێنجشەممەی دوایەوەڕۆ هەر لە هەڵسەنگاندنە نمرەکانیان دەدەینەوە ئینشاءڵڵا. بەرنامەکەم کۆتایی پێهات بەس یەک بەپێی زانیاریەکانی خۆت ئەو ڕۆژەدادێ کە کار نەمینێ کاغەز نەمینێ خەڵک لە ڕێی مۆبایلەکەیەوە بتوانێت نەتیجە بە خودای هەدەفی وەزارەتی پەروەردە ئەو هایە خەڵک بسکینە ئەو شێوەی هەنگاوی زۆر باشی کیلۆکرایەوە ئەلحەمدولیلا جێبەجێش بووە ئینشاءڵڵا بە زووتری کان دەگەینە ئەو زۆر سپاس بۆ ئامادەبوون مامۆستاردی زۆر سپاس دووبارە بۆ زانیارەکان. خۆشەویستان و عزیزان هاتینە کۆتایی بەرنامەکەمان بۆ ڕوونکردنەوە و پێدانی زانیاری و ڕێنمایی لەسەر تاقیکردنەوەکانی پۆلی 12 بۆ ساڵی خوێندنی 2024-2025 ومێدەوارین کە شانس و ئەنجامی هەموو قوتابیەکان و خوێندکارەکانمان بەباشی بێ. تا بەرنامەیەشتر بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ.